حکوومەتی هەرێم موچەی مانگی نیسانیش هاوشێوەی مانگەکانی پێشوو بە لێبڕینەوەدا بەش دەکات. ئەمە لە کاتێکدایە هەرێم و حکوومەتی بەغدا لەسەر پرۆژە یاسای بودجا ڕێککەوتون وەک بەرپرسان دەیانگوت ڕێککەوتنەکە لە بەرژەوەندی کورددایە. ئەمە سەرباری بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلاری ئەمریکیش. بەڵام تا ئێستا دۆخی فەرمانبەران هەروەک خۆیەتی بەوتەی شارەزایانی بواری وزە بەهۆی گرێبەستە هەڵە و نەشارەزایی کاربەدەستانی هەرێم لە بازاڕکردندا نزیکەی 160 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ خەرجی بۆڕی و کرێی کۆمپانیاکان دەڕوات. هەر ئەمەش دۆخی ئابووری هەرێمی بەم ڕۆژە گەیاندووە. ئەم لێبڕینی موچەیە پێچەوانی بڕیار و قەراری خۆشیان. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش پێی وایە بەردەوامیدان بە لێبڕینی موچە بەردەوامیدانە بەستەم لێبڕینی موچە کە تاکو ئێستا بەردەوامە پێچەوانەی بەڵێنەکانی حکوومەتی هەرێمە کە ڕایگەیاندبوو هەر کات داهات زیاد بکات لێبڕینی موچە کۆتایی دێت. سەرۆکی حکوومەت وتی ئێمە موچە بە پێی داهات دابەشەکەین کەم داهات بەرز بوویەوە لێبڕینی موچە کەمەکەینەوە. باش ئێستا داهاتی حکوومەت بەرز بۆتەوە بۆچی لانی کەم هەر بۆی خەڵک باوەڕیان پێ بکا بە قەرارەکە کە دروستە بۆچی لانی کەم لێبڕینی موچەیان نەهێنا لە سابیس تاوەکو ئێمە دڵنیابین لەوەی کە بەڵێ حکوومەت پابەندە بە تەنانەت بەم قەرارەی خۆشیەوە. بۆیە بەڕاستی هیچ پاسایەک بۆ لێبڕینی موچە نییە. لا بەشێکی تری قسەکانیشیدا ئەو ئەندام پەرلەمانەی کۆمەڵ پێی وایە هاوڵاتی متمانەی با قسەی بەرپرسان نییە کاتێک دەڵێن داهات وەک پێویست لە بەردەستدا نییە. دەشڵێت چاوەڕوانیمان وایە لە هاوڕێ پەرلەمانتارەکانمان هەمومان بەیەکەوە حکوومەت پابەند بکەین تاکو کۆتایی بەستەمی لێبڕینی موچە بهێنێت. ئێمە چاوەڕوانیمان ئەوەیە کە لە هاوڕێ پەرلەمانتارەکانمان پێکەوە هەمومان حکوومەت پابەند بکەین بەم ئەرکەی بەرامبەر بە موچەخۆران چکە تەنها موچەخۆران ناگرێتەوە و ڕەوڕەوەی ئابووری لە کوردستانە زۆر کارتێکراوە بە موچە چونکە ژمارەیەکی زۆر هاوڵاتی موچەخۆرن و ئەوانەشی بازرگانیەکەن کەسابەتی بچووکیان هەیە لە بازاڕ ئیشەکەن دۆخی داراییان وەستاوت سەر موچەی موچەخۆران بە ڕێژەیەکی بەرز. لای خۆشیەوە پەرلەمانتارێک دەڵێت لە دوای دەرچوونی یاسای چاکسازی تاکو ئێستا کار لەسەر کەیسی خانەنشینی نایاسایی نەکراوە کە زۆرترین بواری بۆ گەندەڵی ڕەخساندووە و بە هەزاران کەس بەناڕەوا خانەنشین کراون. دەرچوو پێشتر لە 1/7/2020ەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو ئێستا مادە گرنگەکانی ئەم یاسایە ئەوانەی بە عەمید و عەقید و لیوا و وەزیر و بریکاری وەزیر و ئەمانە هەمووی خانەنشین کراون لە 4 ملیۆن و 3 ملیۆن و 5 و 6 و 2 وەرەگرن هیچی ڕێک نەکراوەتەوە. 246,000 فایلی خانەنشینی تایسێکی دەرنەهێنراوە 96,000 فایلی شەیدانەیە تایسە شەیدی ناحەق و ناحەق جا نەکراوەتەوە. بە سەدان کەس بەبێ ئەوەی لە سەنگەر بوون کراون بە کەمەندامی سەنگەر هەبووە چووە بۆ دزی فیشەکێکی پەیوەندراوە شەل بووە کراوە بە کەمەندامی سەنگەری 2 ملیۆن وەرەگرێەوە زیاتر قەرار بوو هەموو ئەمانە چاکرێ بەڵام تاوەکو ئەم ساتە نەکراوە. یاسای چاکسازی لە سەرەتای مانجی تەموزی ساڵی ڕابردووەوە چۆتە بواری جێبەجێکردن بەڵام تاکو ئێستا وەک ئەوەی حکوومەت خۆی دەیڵێت داهات زیادی کردووە و خەرجیش کەمی کردووە بەڵام ژیان و دۆخی هاوڵاتیان و فەرمانبەران هەروەک خۆیەتی. جگەلەوەش حکوومەت و کابینەی نوێیەم بۆتە ئەرک بەسەر هاوڵاتیانەوە ئەمەش بەهۆی زیادکردنی باج و ڕسوماتەکان لە هەموو سێکتەر و وەزارەتەکاندا لە کاتێکدا خزمەتگوزاریەکان لە ئاستی زۆر نزمدان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.